سڵاتە نەبی میلەرانی ژام کاتان باش لە ڕافێکی نوێ لەگەڵتانین. ئازیزان تەوەرێکمان هەڵبژاردۆ بۆ ئەم بەرنامەیە یا بۆ ئەم حەڵقەی بەرنامەکەمان ئەویش کورد لەکوێی گۆڕانکاریەکاندایە. ئەو گۆڕانکاریان ئێستا ڕوودەن وە خودی نە ئەو ماڵی کورد بۆ خۆی چۆنە با بڵێن ئامادەیە بۆ هەر گۆڕانکاریەکە ئەکرێت لە ناوچەکەدا. کێشە و گرفتەکان لە ناو ماڵی کووردا چییە؟ کۆسپ و لەمپەرەکان چین لە بەردەم کورد دەسەڵاتی کوردی لانە سیاسیەکان لەوەی کە لە داهاتووی ناوچەکەدا خاوەن پێگە و خاوەن هێز بن. لە باکووری کوردستان دیارە تورکیا و هێرشە گەورەی دەوڵەتی تورکیا بۆ سەر شارەوانەکان بۆ سەر ئیرادی خەڵک دەستی پێ کردووە، گرتن و ڕاوە دوونان با بڵێن قەتڵ عام هەموو شتێ ئەو هەڕەشانش کرد بە هەمان شێوە سەر ڕۆژاوی کوردستان هەیەی. لە باشووری کوردستانیش هەم دەڵێت تورکیا لە کاردایە بۆ داگیرکاری زیاتر هەمیش لەنێ خۆ ماڵی کووردا پەرتەوازی دوو پارچە بوونێ هەیە هاوکاریکردنی دەوڵەتی تورک یان نەکردن. لەگەڵ ئەوەشدا کە لە پاڵەوەدا بانگەوازی بەردەوام هەیە بۆی لایەنەکان بێنە پاڵیەک کۆدەنگێک دروست بێ، کۆدەنگێک کە پێڵێنێکێتی یەکنەتەوەی ئەمە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بیگرا تا باکوور و باشوور ڕۆژاوە کە گفتوگۆی لێ کە ئێمە ئەم شەو لە بەرنامەکەدا قسەی لەسەرەکەین. بۆ مەبەستە من میوانداریم کردووە لە بەڕێز کاک عەلی کەریمی نووسەر لەگەڵمانایە کە لەسەر کۆی گشتی ڕووداوەکان قسەی لەسەرەکەی لەگەڵاکەین بەتایبەت لە باشووری کوردستان چییە گوزەرێ. کاک عەلی بەخێراتن. زۆر سپاس بۆ تۆ بینەرانی بەڕێز یاریان تیوی. جاریش کە سپاس و بەخێر بێ منەمەوێت سەرەتا تابلۆکە بێینە بەرچاومان دۆخەکە چۆنە یا ئێستا و ڕۆژت چۆنە. من تایتڵی بەرنامەکەمەوەیە کە کورد لەکوێ ئەم گۆڕانکاریاندا لە ناوچەکەدا هەیە. فەرموو. گومان نییە بە تایبەت بە دوایی داعیش و ئەو شەڕە سەختەی 4-5 ساڵی کە بەرۆکی بە تایبەت ناوچەکە و بە تایبەتتر بەرۆکی ئێمەی کوردی گرتەوە و زۆر بە تایبەتی تر لە ڕۆژاوای کوردستان و بەشێکیش لە باشووری کوردستان. بەڕاستی ئەمە حادیسەیەکی ڕووداوێکی گەرێک مەزن و گەورە بوو کە ئێمە هەموو لایەک زەرەرەکانمان دید و هەموو لایەک لە پەرتەوازەبوونی سەفەکانی گەلی کورد دیتمان کە چەند گرینگە و بە تایبەت لەگەڵ ئەوەی کە نەبوونی استراتیژێکی نەتەوەیی لەگەڵ پارچەکانی تری کوردستان بەیەکەوە ئەوەش لە لایەکی ترەوە یەکنەبوونی خودی هێزگەلی سیاسی و دەسەڵاتدار لە باشووری کوردستان ئێمە دیتمان کە هەمووی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ڕووی لە ناوچەکەیە و ئێمەی کورد لە چەقی سەرڕێگای ئەو گۆڕانکاریانەدا کەوتوین بەداخەوە ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێت هەرچەند دەسەڵاتدارانی باشووری کوردستان زۆر جار بۆەوەی کە کەم و کوڕی و گەندەڵیەکانی ناو بنەماڵەی خۆیان یا ناو دەسەڵاتی سیاسی خۆیان پشارنەوە خۆڵیان بە چاوی خەڵکدا کردووە بە خەڵکیان کتۆ ئێمە واوین، ئێمە هاوپەیمانی ئەمریکاین، ئێمە هاوپەیمانی دیهانین چی دوو وەزیریان هێناوە لەسەر تەلەڤیزۆنەکان بە خەڵکیان نیشانداوە چی بەڵام ئەوەی واقع بێت هەمیشە دایم لە کۆمەڵانی خەڵک لە نوخبە لە ڕۆشنبیری دەشارنەوە و حقیقەت ئەوەیە کە ئێمە هەتا ئێستاش ئەگەر چاوی لێ بکەین بە جددی نەکەوتوینە ئەجندای دەوڵەتانی زلهێز جیهان هەر ئەوە دقیقەن ئەوەی کە لە ڕێفراندۆمدا هاتو هاواریان کرد شێتیان کردین هزار قسەیان کرد کە بابە دنیامان لەگەڵا بە خاتری خوای فریا بکەون دنیا دەوڵەتی کورد لە 25 مانگ دەوڵەتی کوردی ئەعلان کراوە چی ئەم درۆ گەورانەیان کرد ئێستاش تەنبێ نەبوون هەر درۆیان دەکەن. دەزانی چۆنە کاک سەلات دەوڵەتداری وڵات گەیشتن استراتیژی نەتەوەیی بە درۆ و جەلەسە و بەوەی کە خۆت لە پەنا ئەم شیعارە گەورانەدا بشاریەوە جێبەجێ نابێت. باشە ئەلی ئەم بۆیە بڵێم بۆچی ئێمە هەر لەسەر ئاستی نێودەوڵەتی ینی لەمەبەستی باشووری کوردستانەوە دیارە زیاتر بۆ نەیتوانیوە دۆستانێکی جددی پێکە. دۆستانیش بەسم هەڵبە شەخص نییە هەم هێزە سیاسی نێودەوڵەتیەکان نەک با بڵێن ڕێککەوتنیان نزیک بوونێکی تاکتیکی وەک چۆن شەڕی داعش هەیە دوایەوەی تر بۆەوەی کە ئەتۆ نمونەی زۆر سادە ئەگە چاو لە خەبات و لە شەڕی نەتەوایەتی لە باشووری کوردستان بکەین زۆر کۆنترە
لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژاوای کوردستان هەمووی خەباتێکی خەباتەکەی خەباتی جا مەدەنی بێ خەباتی سیاسی بێ خەباتی چەکداری بێت هەمووی دەگەڕێتەوە دوای شۆڕشی بەهاری عەرەبی و لە 2011 کە شۆڕش لە سووریا دەستێکە بەڵام لەو ماوە کەمەیدا تۆ دەبینی ڕۆژهاوای کوردستان لەکوێیە و بەڕاستیش دۆستی پیا کردو بۆ خۆی خۆ ئەگەر ڕۆژاوای کوردستان دۆستی واقعی نەبایە وەکو ئەمریکا وەکو زلهێزەکان لە مێژ بوو ئۆردۆغان خواردبووی لەگەڵ ئەو دۆستانش ئێشتا هەموو تا خواردوویەتی ئەوەی لەسەر دەیخوا بزانە چ دەکا حقیقت ئەوەیە کە لە باشووری کوردستان سیستمی دەوڵەتداری سیستمی بەڕێوەبردن سیستمی عەدالەت سیستمی کاکە وانە ڕاستە غەرب دژی نەتەوەیە دژی زۆر شتانە بەڵام کاکە نوعێک میعیار نوعێک باڵانسەیە کە ئەوان مەجبورن ڕعایەتی بکەن کاتێک ئەتۆ ڕۆژنامە نووس دەکوژی کاتێک ئەتۆ پەیامنێر دەکوژی کاتێک ئەتۆ زمانی نووسەران دەبڕی کاتێک ئەتۆ نائەدالەتێکی ئەو پەڕی بێ سنوور لە وڵاتەکەت بەڕێوە دەبێت کاتێک ئەتۆ نەوت و سەروەت و سامانی میلەتەکەت بە ئاشکرا دەدزی ئەمن دڵنیام کابرایەکی وەکو بریمێر کابرایەکی وەکو مەکگۆر کابرایەکی وەکو فڵان و فڵانی ئەمریکیە ئینگلیسیە بۆری جانسۆنی ئینگلیسیە کە دێتە ئێرە ئەوانە دەبینێت بەوەی کە دوو جار دەیبێ ناو بازاڕ و قەڵای هەولێر و نازانم دوو هەدیەی دەدەی و دوو قالیچەی دەدەی ئەوە بەو معنای نییە کە ئەو خۆی ئاوەژوو بکاتەوە و هەموو خراپی و پیسەکانی تۆ نەبینێت نا بەعکسەوە باشتری دەبینێ کاتێک ئە تۆ بەرتیلێک دەدەی بە دیپلۆماتکارێک ئەو دیپلۆماتکارە باشە توی بۆ دەردەکەوێت ینی یەکێ لە ئەساسەکان و باسەکان با نەبوونی سیستەمێکی دموکراتی ئازادە لە هیچ سیستمێک لێرە نیە بۆیش ئەوانە خۆیان کەشف کردووە بۆیە کە دۆستی واقعیان پەیدا نەکردو لێرە و بەو زانش پەیدا نابن ئەو کاک سەلاحێکشتن لەبیر بێت ئەوەی کە سەرکردەی باشووری کوردستان تا ئەم دەورەی تا ئێستا کوێن بە من و بە تۆ بە کۆمەڵانی خەڵکو بە دنیایشی کردووە ئەمە شۆڕژێکە کە سەرکردایەتێکی خێڵەتی و عەشیرەتیە یعنی ئەوانە نین کە بتوانن بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی مۆدێرنیتە ئەوان بیان هەوێت کە تویست و داخوازیەکانی گەلی کورد ببنە ناو ئەجندای زلهێزەکانی جیهان و تەنانەت پشتیوان و دامێکی واقعی میلەتەکەی خۆی بۆ سازکەن تۆ دەبینی ئێستا لە باشووری کوردستان بێ ئینتیمایی زۆرە خەڵک گوێ ناداتێ مەسەن تا ئاخر ئینتخابات دەگە چاوی لێ بکە ئەمە کارەساتە چۆتە ئینتخابات یعنی ئەمە کارەساتە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆ ئێستا لە غەرب ئەمن تەئیدی دەکەم مەسەن دەتوانم تێ بگەم کە مەسەن خەڵک ساڵک نەچێتە ئینتخابات بۆ چونکە ئەوان سیستمێکیان هەیە لە حیزبێک تووڕەن لە حیزبی ئۆپۆزیسیۆن تووڕەن لە دەسەڵات تووڕەن ناچن بەڵام وڵات پەچی ناکەوێت لەسەر دەنگدان بەڵام لێرە بەڕاستیەوە تا دەبینی وڵات پەچی دەکەوێت ئەوە ساوە مەسن ساڵێک نزیک ساڵێک بەسەر چوو حکوومەت دوای ئینتخابات بەو وەزعی دروست بووە کە لە نێوان دوو ئامۆزادا شەڕە ئەو دەی پچکرێ بۆ خۆی ئەو دەی پچکرێ بۆ خۆی کڵاوی ئیسایان خستە سەری موسایان خستە سەری دیکە بۆ ئەوەی کە دەنێو بنەماڵەیەکی بچووکدا نەک خێڵی بازارەوەی نیشتیمانی گرنگ هەیە هەر فرامۆش هەمووی فرامۆش کراوە هاتۆتە سەرەوەی کە فلان ئامۆزا چی بەرکەوێ فلان ئامۆزا چی بەرنەکەوێ فلان نازانم چێ هەمووی پۆست و مەقام و بەرژەوەندی و نەسریە دابشکردن و چیە چەندی بەردەکەوێت چیە چەندی بەرناکەوێت ئەمە بەڕاستی کارەسات ئێستا بەڵایی من دوودانە مەسەرە نوخبەی وەک چامسکی وەکو نازانم چێ وەکووانێک کە دۆستی کوردن وەکو ئەوانە کە دێنە ئێرە باش تێدەگەن بەڵام ئەوانیش بێمەیل نیت کە بخۆن و بۆیش دەنگ ناکەن جارجار بەرامبەر بەڵام لەو لایەوە دەبینی کتێبێک دەنووسن هەزار خراتر بە کورد دەکەن کە کورد جارە زۆری ماوە بە دیموکراسی کورد عەشیرەیە کورد خێڵەچێ کورد کۆمەلگایەکی شوانکارەیە ئەوانەمان پێ دەڵێن بۆ چونکە دێن لە نزیکەوە دەبینن حقیقت ئەوەیە کە تۆ وەک کاتێک ئە تۆ ڕۆژنامە نووسێکی ئەجنەبی دەبینیە کە هەموو چەمکەکانی دەسەڵات لە نێو یەک خانەوادا بە کۆڕ نەوە ئامۆزا داگیر کراوە هەموو چەمکەکانی دەسەڵات خەڵک دەزانێت تر ئەمە لەگەڵ شێخ و شێخزادەکانی عەرەبستان و سەحراکاندا فەرقێکی ئۆتۆمانی زۆر باشە مادەم تۆ شتێک بیری من هێنایەوە مەسەلەی دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان و با بڵێن سەرکوتکردنیان ئەم ماوەی ڕابردوو گرتنی ڕۆژنامەنووسان زۆر تایبەت ناوچەی هەولێر و ئەوانە حتممە لە کوردستان گشتی بە تایبەت لە هەولێر و دەوروبەری هەتا بادینان
دوو ڕۆژنامەوان لەماوەی ڕابردوو گیراوە زبێر برادۆستی و بڕیار لە هەولێر و لە برادۆست راپۆرتێکمان هەیە سیر کەم زانین دۆخی ڕۆژنامەگەری بە کوێ گەیوە چی هاتۆ ئەو فشارن لەسەر ئاژانسی ڕۆژنووسێ سێم راپۆرتەکان کە عەلی قسە لەسەرەکەین فەرموون باشە کە عەلی کابینەی نوێ حکوومەتی هەرێم لە راپۆرتەکە ئەمەژەی پێکرا بوو دووشت هەیە کە سەرنجی ئینسان ڕاکێشێ لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێم بینیمان لە مەراسیمەکە مەولود چاوژۆغڵۆسی دەرەوە ئامادە بوو لەگەڵ دەستپێکردنی ئەو کابینە ئۆپەراسیۆنی تورکیاش بۆ داگیرکردنی باشوور بە فراوان بوو چەند شوێنی تازەی گرت و کابینەی نوێ وەک راپۆرتەکە ئاڵێن بەدەستگیرکردنی ڕۆژنامەنووسان دەست پێکرد فەرموڕێیەوە بەڕاستی ئەگە بمان هەیە شەفاف لەگەڵ میلەتەکەمان قسە بکەین دەوڵەت حکوومەت دەوڵەت کە جارێ نا بەڵام حکوومەت پارلەمان ئەنجومەنی وەزیران وەزیر بەڕاستی هەمووی گاڵتە جارێ لە وڵات هیچی دەسەڵاتی واقعی خۆی یعنی ئەگە وەزیرێک بێ بە من بڵە من وڵا دەسەڵاتی کابینەکەم هەیە وڵی بە شاخیندا دەکەم لەم وڵاتەیدا دیوەخانێکێ بەداخەوە بۆ هێزەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن و بۆ لایەنەکەی دیکەی دەسەڵاتی 50 ساڵەی باشووری کوردستان کە لە پاشەکشەیدا بەهۆی ئەم هەموو کێشەی ناوخۆیی کە هەیانە دەنی و خۆیاندا بە تایبەت دوای نەمانی مامجەلال و بەدنەمانی کاگنوشیرەوان ئەو وەزعەکە دەبینی کە هەر پیاوزگی پیان دەسووتێک کار باسییان بکە بەڵام حقیقەت ئەوەیە کە نە وەزیر دەسەڵاتی وەزیری هەیە نە مدیر عام وەزارەت دەسەڵاتی هەیە نە پارێزگا خۆی پێ مهم بێت کە هیچیان لەگەڵ فەڕاشێک فەرقان باش بەڵام پەرلەمان هەیە پەرلەمانیش خۆ پەرلەمانیش بە کەیفی وان بێت ئەوان دەبێت بڕیار بدەن فڵان کادیری پارتیژ نییە کادیری بنەماڵەی بارزانە ینی پارتی لەو لادانە وە دەسەڵاتی بنەماڵەی مام و ئامۆزاکان لەو بەرەیدا بنێت کام پارتی دەسەڵاتی هەیە بەڵام ئەو عنسورانەی کە ئەوان دایان ناوە لە تەنیش سەرۆکی پارلەمانی لە ئەمەلدا بێدەسەڵات کردووە ناشتوانێت دەسەڵاتێکی وا بە خەرز بدا ئەجێندای پارلەمان ئەوان لە دیوەخانەوە دیاری دەکەن کە بەیانی لەسەر ئەو خاڵەی کە 4 ساڵە فەرامۆش کراوە ئێستا ئەو ڕۆکانە بەسەم بیهێننەوە ناو ڕۆژەف هەمووی دەسەڵاتەکان و بەڕێوەبردننی وڵات لە وڵاتەیدا لەم وڵاتی منوتۆ ئاوا بەڕێوە دەچێت باش ئەوتمانێکی پارتیت باڵا دەستن سەرەکین لە پەرلەمانە یان لە حکوومەتیشدا بەڵام من بەسم پەرلەمانە قسەی لەسەرگەن حکوومەت ئەزانین بارحەڵ دابشکاریەکی حیزبی بەو شێ بەڵام پۆلانی دیکە هەیە تایدا دەتوانێت بۆ شێ بێدەنگ نەیە بۆ من زۆر داواکاریە درێ بە پەرلەمانتاران بێن لە پەرلەمان قسەی لەسەرەکان هەر دەدانیشتە پەرلەمانە باسیش ناکرێت ئەس ئەوەی دەڵێم ئەوان ئەگەر شتێک خۆیان پێیان خۆش نەبێت و تەواوی ئەو شتانەی کە لەلایەن گەل و نوێنەرانی گەل ئەگەر 4 ئەندام پارلەمانمان هەبێت کە دڵسۆزی گەل بن ڕەفزی دەکەن دەست بەجێ ئەوان ئەو شتانە دەبنە ئەجەندای پارلەمان و دەیکەنە ڕۆژەف کە خۆیان بریاریان لەسەرداوە بۆیە ئەمن لێرە پێم وابێت دیوەخانی شێخێکی سەحرا کە لە 14 لە ڕەشماڵێکدا ئەمر دەکا بەسەر وشتروانەکان و ئەمر دەکا بەسەر مەردارەکان و ئەمر دەکا بەسەر ڕەعیەتەکانی لەگەڵ دام و دەستگای ئەم وڵاتە هیچ جیاوازێکی نییە بگرە ئەم ڕەشماڵ و ئەم ئاغا و ئەم شێخەیکە لە سەحرا قەبیلەکەی خۆی عەشیرەتەکەی خۆی بەڕێوە دەبا ڕەنگە لە زۆر بابەت عەدالەتێکی تێدا بێت بەڵام هیچ ئێستا هەر ئەو راپۆرتێکی ئێستا کوتانە نابێ میلەت بزانێکا کە تۆ ڕۆژنامەنووسێک بۆ دەگری بۆ ون دەبێ ئێستا کادرێکی گوایە پارتی ئەوە چەند ڕۆژە 20 چەند ڕۆژە لە دۆهۆک چوو بۆ سەفەر ونە ینی ئەمەدری یەکێتی چۆ بۆ ئەوێ پێشمەرگێکی کۆنە ونە ئێستا معلوم نییە لە کوێیە یان بەسەر ئەو ڕۆژنامەنووسەی کە ئێستا راپۆرتەکەتان دابوو کاکە ئەمانە ڕۆژانە دەقەومێت ئیتر سندیکای ڕۆژنامەنووسی هەر هەمووی بەدەست خۆیانە پێیان خۆش بێ بێدەنگی دەکەنی سندیکاش پۆزتیڤ نەبوو هەردووی نێو پێرێ مەسەن بۆەوەی کە تورک پێیدا خۆشە لەسەر مەسەلەن ساڵوەگەری ویدادی نانیش لە ماڵە خۆشی لە ماڵێکی لە شوێنێکی ئاوا سربەستەشدا تەنانەت یادی بکرێتەوە
ئەمە ئەم فشەکردن بە دیموکراسی و بە ئازادی و بە پەرلەمانوانە کاکە لێ گەڕن بۆ خۆتان کاتێ میلەتەش مەگرن هەموو ساڵێت 4 ساڵ جارێک بە مەلاین میلیۆن دلار سەرفی ئینتخابات و سندوق و چی دەکەن و ئەم هەموو خەڵکە تەعین دەکەن و هەمووی ئەوەی کە خۆتان بڕیتانەتەوە باشە کاکعلی زۆر باز لە کۆندەنگینەتەوەی کرد دوای ئەمێ حەزەکەم هەندی لەو بارەی شۆ قسە بکەین ئەوێ نزیک بوونەکان چۆمێ بەڵام لێرە مەسەلەیەک هەیە لە ساڵی 1970 بەر لەوەش و دوای ئەوەش کۆڕەوی 1991 کورد ڕووی کردە پارچەکانی دیگەی کوردستان ڕۆژهەڵات و باکوور بەڵام ئێستا لە دوای 91ەوە تایبەت لە 92 بە دواوە کوردی باکووری کوردستان کە بەهۆی زەخت و فشاری دەوڵەتی تورکیا تەسلیمی ئەو سیستەمە نەبوون ناچار بوون جێوارجێر بێڵن هاتونەتە باشووری کوردستان مەبەستن کوردانی کامپی مەخمورە 11,000 کەسن لەوێ بەڵام ڕوبەڕووی فشارێکی زۆر تون بوونەتەوە گەماریان خراوەتە سەر 2 مناڵیان مردووە راپۆرتێکەیە ئەمە ڕاپۆرت بین باش لەسەرەوە قسەکەین بۆ دەبێ بۆ شێ بێت کورد بۆ شێت تەعامل لەگەڵ کوردکە لە کاتێکا ئەو ڕابردۆ نبینێ بینەرانی ژەسەر کەمزان لە کامپی مەخمور ڕەوشی کامپی مەخمور بە شێوەیەکە تامان گەربیری بێ ساڵی نەوەتەکانیشی کە شەڕی نێوانێکی توپارتێ و باوانشی و هەولێر گەماری خستووە سەر سلێمانی یعنی لە ناوچەی بادینانەوە گەمارۆ خرایە سەر ناوچی هەولێر سلێمانی لە ڕووی ئابووریەوە لەبەرەوەی دەرگای سنووری هاتن و چوون بۆ ئیبراهیم خەلیل مەبەستمەیە بۆ بەم شێوەیە 2 مناڵ مردون زانی کاکسە لە حەقی خۆیەتی وردە ئیتر ئێمە لە دەسەڵاتی خێڵ و دەسەڵاتی باشوور گەڕین بەڕاستی ئاور دەینەوە سەر نوخبەی کورد سەر ڕۆشنبیری کورد ئەگەر هەبێت کە بەڕێی من نییە یعنی ئەمە نە جارێک نە 2 جار نە 3 جار لە زمانی قازی محەممەدەوە لە جمهوری کوردستان لە مەهابادەوە ئەم ئایلەیە ئیمتحانی خۆیان دەدەن کارە سات بە دوای کارە سات کەتن بە دوای کەتن کوشتن بە دوای کوشتن داگیرکردن بە دوای داگیرکردن خێڵ و خێڵبازی بە دوای خێڵ و خێڵبازی دەوڵەمەندکردنی خێڵەکەی خۆیان ئایلەکەی خۆیان ببوورە داوا لە خێڵەکە دەکەم داوای لێبوردن دەکەم بەڵام ئەمە ئەیتر ئەمە 70 ساڵە میلەتی کورد ئەوەی تاقی دەکاتەوە هەر لەم چەند ساڵەیدا لە ساڵی 2004دا کە داعش حملەی کردە مەخمور کاکە هاوارمان کرد کوڕکاکە لە شەنگار دەگری لا دیفاعی کرد نەیهێشت لە ئەقل کۆمەڵێک لە خەڵکی ناردە شاخ دیسان لە مەخمور دەدانا گریلا هاتن هاوارمان کرم بۆ خۆمیشی لەو کەسانە بووم کە لە 2014 لەسەر هێرشی داعش بۆ سەر کەمپی مەخمور لەسەر خەت بووم لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ قسەکەری وەزارەتی پێشمەرگە داوامان دەکرد لەلایەن برادرانەوە کە کاکە هیچ نەبێ ئەم هەموو 70,000 پێشی 70,000 هێزی هەشتا و نازانم چی یەک فەوج بنێرن کە دەکاتە 300 کەس بنێرن تاکوونی ئەم برادرانە کەمپی مەخمور لە پیر و فەقیر و هەژارەکان و پەکەوتەکان کۆ دەکەنەوە و دایان بن بۆ شوێنێکی ئەوە مەحفوظ کاکە نەیان کرد بەڕاستی بەڵام کاتێکە هێرش کەوتە سەر خەتەر کەوتە سەر هەولێر و سیارە بە دوای سیارەی مەسوولین لە هەولێر هەڵدەهات بەرەو سلەیمانی و بەرەو کۆیە و چۆچە هەستا سەرۆکی حیزبەکە و سەرۆکی بنەماڵەکە ستا چوو لای گریلاکان و بە گاگۆڵکە چوو بۆ خزمەت فەرماندەیەکی گریلا ئەمن دەڵێم ئەمانە ئیتر ئیسپاتیان کرد بە 1000 زمان بە ئێمەیان کوت کاکە ئەوانە فڕیان بەسەر مەسەلەی نەتەوەی کوردەوە نییە ئەوانە لەسەر مەسەلەی نەتەوەی کورد کەسابەت دەکەن ئەوانە لەسەر نەتەوە کاکە تۆ ئەگە دڵت بە خەڵکی باشوور باکوور ڕۆژهەڵات نەسووتێ بە ڕۆژ ئاوا گماروی بخەیە سەر خەندەقی بۆ لێ دەی دەرمانی لێ مەمنوعەکەی چۆن دێی باسی مەسەلەی نەتەوایەتی بۆ من دەکەی چۆن دەڵێ ئەمن باوکی نەتەوەی کوردم ئەخر ڕۆشنبیرە لێرە دەبێ هەستێتە حەوا بڵێ نەتەنیا تۆ مەسەلەی نەتەوایەتی بەلاوە گرینیە تەنانەت بە کێشەی نەتەوایەتی کەسابەت دەکەی باشە کاک عەلی شتێک دیکە ینی هەندێک لە دوان هەیە لە هەندی کاتە باش بۆ هێورکردنەوەی دۆخەکە باشە و هەندی هەنگاو پێویستە کە بنرێت گرنگن هەندێک هەنگاویش با بڵێن کاری سەرەکەی بۆ منە ماڵەی ڕابرددا کاک مەسعود لە جەژناوتی ئێمە ئەمانەوێت کێش چارەسەر بێ بە شێوەیە کە
هیدی نابێ بە هیچ شێوە خوێنی کورد دەست کورد بڕژێ ینی بەر لەو بەڕێز برات قەڕێڵانی شەماشتی و تۆ بەرە جەوین بایقی شەماشتی و تو ینی لەبەروی هەندێک گرژی هەبوو لەژواڵێن هەموو کە زوات دەڵێ بڵێ جامە بەستم ئەوەیە ئەمە دەکرێت کۆمەڵ هەنگاوی جددی بنرێ بۆ پاشەڕۆژی کۆریان زامنکردن گەرنتیکردنی پێگەی کورد وەکو وتمان لە سەرەتا گۆڕانکاری جدیلا لەوەی گەورەتر کە لە 2013 هەمومان هەستین بەرەو پیری باوەشێکی ئاوەڵا بە هەموو شتێکەوە نەچین بەرەو کۆنگەرینەتەوەی لە خۆشتان لەوێ بوون ئەکە چێتێکیدا ئەخۆ تا خۆ شاهید ماوەخۆ ئەوەی زمانی قازی محەممەد و سمکۆ و شێخ مححمود و شعبەیدوڵای نییە دوی نێو پێرەیە 2013 هەموو لە بیرن هەموو دۆکمنتەکان ماون کاکە لەسەر ئەوەی کە ئەو نابست هاوسەرۆکی بۆ دانێن لە تەنیشتی ئەو ئەوەندە پۆزی لەسەرەیە ئەوەندە دەعینایەنێکە خانمێک خوشکێک کەسێک ژنێک لە تەنیشتی وەکو هاوسەرۆکدا مەسەلەوەی نێتی شتەکە نیە کاکە ئەمانە بۆچوون و مکانیزمی بەڕێوە چوونیان فەرهەنگیان دابوو نەریتیان پیا و سالاریە پیا و سالاری ینی ئاغا لەسەرەوە دادەنیشێ ڕعیەت لە خوارێ دادەنیشێ ڕعیەت دەبێ بڵێ ئاغا ئەمانە تێناگەن کە ئەمڕۆ کوردستان گەیشتۆتە قۆناغێکی دیکە ئەمڕۆ ئەگەر تۆ بەڕاستی داوای دەوڵەتی کوردی دەکەی دەبێ ئیسپاتی کەی کە خەمخۆری ئەو میلەتەی فەرقی گەنجێکی تەلەبەی کەمپی مەخمور نەکەی لەگەڵ منداڵەکەی خۆت ئەو گەنجە دەیهەوێ بچێت جامیعەت تەواوکە ئەتۆ بۆ مەمنوعی دەکەی ئەو منداڵە لە کەمپی مەخمور کوردە کورد ئەو نەخۆشە دەرمانی پێویستە ئەتۆ بۆ ئیمبارگۆت خستۆتە سەر ئەو کەمپە کوڕەکە ئەوانە معلومە ئەوە من و تۆی ڕۆشنبیرین کە تێناگەین ئەوانە دڵسۆزی میلەتی کورد نین بۆیە ئەمن بەڕاستی داوا دەکەم لە میدیای ئازاد کە ئیتر دەست لەم دەسەڵاتە هەڵگرن دەستیان لێ بشۆن وەرنە سەر ئەوەی کە بزانن نوخبە بۆ بێدەنگە باشە بەڵام ئەمە کێشی ڕاستە بێدەنگی نوخبەیە وای کردووە کە ئەوە بگوزارێکە ئێوە باسیەکەن بەڵام مەبەستمێ هەنگاوەکان هەنگاوی جندی برێ بۆ یەکێتینەتەوەی گرنگە بۆ منازە نمونەیەکی بەسیط بڵین کۆمەڵا ڕێکخای کوردستانی حیزبی کۆمەڵیستی ئێران لەگەڵ پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک دوێنێ بیستمان کە ڕێکەوتنێکی استراتیژی ئیمزاکراوە لە نێوانیاندا بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە گرنگە ینی کۆمەڵی ناکۆکی هەیە وەلا بنرێ لەبەرەوەی گۆڕانکاری جدی لە ئێرانە دروستە بێت لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژەگرێتەوە مەبەستمە لێرە دەکرێت هەنگاوە بنرێ لەبەرەوەی چی ئەو گۆڕانکاری جدی ئێرە ژەگرێتەوە ینی ئەوە سەردەمەن ئەوە تێپەڕی بڵێ ئێمە تاوا حکوومەتی خۆمانێ ئەم حکوومەتە معارەزە بۆ ناوچوونیاننا مەبەستمە هێشتا لەژێر تادیداهیاننا بە دڵنیایی ئەوەی کە ئەو ڕۆکانە هێزگەلی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ بجوڵێن و ئەو تەجروبەیەیان بەسەر نەیە لە دوا ڕۆژدا کە هەمومان دەزانین ئێران لە دەواازەی گۆڕانکاریەکاندایە لە ئەوەدایە لە مەسیری ئەوەدایە کە گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێ و گۆڕانکاری گەورە حتمما ئێران دەگرێتەوە تاوتە دەبینی چیان بەسەر هێناوە ئەو حیسارە گەورە ئەو هەموو تەحریمە ئەم هەموو شەڕی کەشتیەکان لە خلیج و لە لەچوە ئەوە حقیقەت ئەوەیە هەموو نیشانەیە وەیە کە بەرەو ئاڵوگۆڕی گەورە دەڕۆێت گەڕانەوەی بۆ نییە ئەوەی ئاڵوگۆڕی گەورە لە ئێرانێ تەجروبە نیشانی داوە سینگە پشیلەکەی ئێرانە کە دەبێتە ڕۆژهەڵاتی کوردستان لە یەکەم ئاڵوگۆڕیدا دەکەوێتە دەستی کۆمەڵێک ئاڵوگۆڕی سارەنووساس بۆ هەموو ئێران و بۆ کوردستانیش بۆیە حەق وایە بەڕاستی هێزگەلی کوردستانی ئێران نوخبە و ڕۆشنبیر و دڵسۆزان بکەونە خۆ کە ئەگەر ئاڵوگۆڕی ڕوویدا ئەوان بەرەو چۆ دەڕۆن ئایا تەجروبەی باشوور تێکرار دەکەن مەسەلەکە وەیە هەڵەیەکی گەورەیە هەڵەیەکە کە ئەوەیە کە تۆ جارێک مارگەستوی دیسانەکانە فرەهێز و میلیشیای ئەوەی کە باشووری کوردستانی بەرەو ئەوە برد میلیشیا عەشیرەتیەکان و میلیشیا حیزبیەکان بوون کە ئەو وەزعی بەسەر لە 2000 لە 94ەوە لە 94ەوە دوای یەکەم کابینەی حکوومەت ئەمە بە چاوی خۆمان دیتمان کە چ شەڕێکی ماڵوێران کرد ڕوویدا ئێستاشی لەگەڵ بێ چارەنووسی دەیان دیلی ئەم شەڕە نیگریسەی ناوباڵی کوردی ئێستاش چارەنووسیان نادیارە ناوێرن ئەو دیلانە نیشانی خەڵک بدەن ناوێرن چارەنووسیان دیاری بکەن بۆی کە دەزانن
چ کارەساتێکی نائینسانیان لەگەڵ ئەو کاوە بەس دیلانە ئەمە بۆ ڕۆژەڵات داهاتوو ڕۆژەڵاتی کوردستان نابێ ئەم ئەزمونە تەکرار بێتەوە ئەو کۆمەڵهنگاوی نراوە ئەتۆ لەبییر تا ئێستا کونێ ئێمە لە ڕۆژاوای کوردستان دوای بەهاری عەرەبی و دوای ڕاپەڕینەکەی خەڵکی سووریا و ئەو وەزعی کە لە سووریا دروست بوو کوردەکان دەست بەجێ خۆیان ڕێک خست لەژێر ڕێکخراوێک پێش هەموو شتێک ئەو کارەی کە بەڕاستی دۆست و دوژمن دەبێ پێی لێ بنیە نەبوونی میلیشای حیزبی بوو و ئەو نەبوونی میلیشای حیزبی تا ئەو ڕۆژی لەگەڵ بێت ئەو کانتۆنانە مەحفوظمانەوە ئیفرینی لێ دەرچێکەوە دەزانی کە ئیفرین چ بەڵایەکی نائینسانی ئاغای ئۆردوغان و سوڵتانیزمی تورکیا هات ئەو بەڵادەنا کانتۆنەکانی دیکە ئەتۆ ئەوە هەموو دەبینی جززیرە سەریەکانیان کۆبانی ئەوە لەو پەڕی حەول و تەقەلای خوشک و براکان و کچ و کوڕانی خۆبەخشی ڕۆژاوا دەبینین کە وڵاتیان بۆ خۆیان دروست کردو سێ کانتۆنیان بۆ خۆیان دروست کردووە کارەبا هەیە سوزانم ئەم ئەزمونە توانێت من دەڵێم ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت ئەزمموی لە ڕۆژاوای کوردستانیش لە ئێستاوە پلاندا بنێ و نەسیە بەرەو ئەو ئەزمونە نگریسەی باشووری کوردستان بەڵام هەندێک ڕخنە لەسەر ئەزمموی ڕۆژاوا هەیە مەسە هەندێک لایەن قبولی ناکەن ڕخنەیەکەن ئەڵێن ئەنتی دموکراتیە و نازانم ینی لە ئەنتی دموکراتی چیە خۆ شاخ و باڵی نییە ئێستا ئەوە ئەکانتۆنەکان وەزارەت و وەزیر و هەموو شتێکیان هەیە هەموو ئەنواعی لایەنەکان لە ئەرمن لە مەسیحی لە تورکەمەن لە عەرەب لە هەمووی تێدایە هەموو حیزبە سیاسەکان دەتوان لێ بکەن ئەی لە بەغێر دەسەڵاتی سیاسی چی دیکەیان دەوێت حەقیقەت ئەوەیە کەس بۆی نییە جێیشی خۆی هەبێت دەستیان خۆش بێت دەستیان خۆش بێت چونکە ئەو جێیشە کە تۆ ئێستا من تۆ دانیشتون لێرە ئێستا من لەگە 50 کەسم لە پێش بێ بەچەکەوە ئەتۆ دەوێری قسە لەگەڵ بکەی هەرچیم کتم ئەم بەرنامەکەی دەژێڕم بەڵام ئێستا کونیە کارکمان قەڵەممان پێەیە تۆ قسە دەکەی منیش قسە دەکەم بەڵام کە ئەتۆ سوپایەکی میلیشایەکرد لە پشت بوو کە نا قەیەم دەزانێت نە ئەخلاق دەزانێت بە کەیفە خۆی دێنێ دەبا بیهانەی خەڵک دەکا مزاهرە چیت سەرکوت دەکا ئاوی پێدا دەکا کوڕە سوزانم غازی فرمێس ڕێژی پێدا دەکاوانە کاکەی تر ئەمە دیارە ئەمە چە وڵاتێکە حەقیقەت ئەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باش دەکات دەستخۆشی دەکەم لە پەژاک و لە کۆمەڵەی ئێرانیا کوردستانی ئێرانیەکە لەوەش زیاتر بڕۆن ئەوانی دیکەش بانکەن کە ئەگەر دەسەڵاتیان لە دەستی خۆیاندایە دموکراتەکان کۆمەڵەکان ئەوانیش بێنە ناو ئەو ئیتفاقیە گەورەترکەم و لە ئێستاوە پێشەوەی کە بچینەوە بین ئەرتەشێکی نیشتیمانی جێی پێشمەرگەیەکی نیشتیمانی دروستکەین کە دوور بێ لە سیاست حتا هێزی ئەسکەری دوور نەبێ لە سیاست ئێمە هەمیشە و دایم لە خەتەری شەڕی براکوژی داین هەمیشە و دایم لە شەڕی ئەحزابدا دوور نابین هەر لە ئێستاوە لێرەوە لە مەقەڕەکانیان لە هەر جگایەکی کە بۆیان دەکرێت بێنن بناغەی ئەوە دابنێن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان میلیشیا حەقی نییە بچێتەوە داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستانی ژەوەیە بێت خەڵکی باوەڕ ناکەم خەڵک حەزکە ئەزمموی ناوەتەکانی شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەی بە پێشمەرگە و هێزی چەکدار بچێتەوە کاک علی پێ دوانیە کە مەسەرەن ئەو هێزە جیهانیانی کە دەیانێن گۆڕانکاری لە ئێران دروستکرد ئەوانیش پێیان بەدڵنیە وای بێ کە هێزێکی مشتەرەکی هاوبەش من نازانین لەوانەیە هێزێکی جیهانی وەکو ئەمریکا ئەوانە بێ ئێرانێ داگیرکە یا ئێرانێ بەدەست کڕێ حەق ئیجازەمان پێنەدا یەک چەکداری دیموکرات و کۆبەڵۆ پەژاکش بچێتەوە ئەمە بەڵام ئەگەر قەرارە بە شێوەیەکی ئازاد کۆمەڵانی خەڵک کۆماری ئێرانێ بڕوخێنن و ڕژیمی بەلایەن لابن فعلا ئەو بەستەرە ئەو فەزایە دەکرێتەوە کە هێزەکان بچنەوە و لەوێت دەبێت پێش هەموو شتێکی لە فکری هەڵبژاردننی ئازاد دابین و هێزی چەکدار نێتەوە شارەکان و هێزی چەکدار ببێتە هێزێکی نیشتیمانی و هێزی چەکدار لەژێر دەسەڵاتی تاقمێک و ئاغایەک و ئەلحەمدولایە ئێمە ئاغامان نییە بەڵام ئەگە زوندوی نەکەنەوە یا ئەنە کەسەمان بۆ دروستکەن و ئەوانە ئەمە دەبێت لە ئێستاوە ئێمە خەمخۆر بین ئەمن دەستخۆشی دەکەم لەو دوو سەرکردەیە کاک سیامەدی موعینی و کاک ئیبراهیمی عەلیزادە کە ئەو مبادرەیان کرد دوینێ و پێرێکانە لەگەڵ کوم مەکتەب سیاسیەکانیان کە
کە ئەو دەستدانەوەیان لەگەڵ یەکتر کرد کە بتوانن کاری مشتەرەکی داهاتوو بکەن و بتوانن حتا ئەوانی دیکەش بێن نەژێر ئەو ڕەچێفی ئەو سیاسەتە ڕێکەوتنێکی تەنگ نییە ئەمە هیوادارم کە ئەوە بکەن و ئێمەش حازرین بۆ هەموو هاوکارێکی و خەڵکانی دیکەش و بێن کە دەفکری ئەوە دابن میلەت چی دەوێت بەسە سەرڕۆیی بەستە بە بێەوەی کە میلەت بریار بدا ئێوە خۆتان بریار دەدەن لە پشتی پەردە ڕەشەکاندا وەکو ئەوەی کە لە باشوور بە سەرماندا هات شەڕی نگریستی بنەماڵەیی ژەڕی نگریستی خۆ بەخۆی و ئەم پێم وابێت تا ئێستاشی لەگەڵ بێت تەجروبەی ڕۆژاوای کوردستان تەجروبەیەکی سەرکەوتووە و دەبێت دەرسی لێ من زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ ئامادەبوون جەنابتان سپاس بۆ هاوکاریتان هەر لە خۆشییان کاعالی مەمنون باتنتان سپاسی بێپایان بۆ ئێوە بینەرانی هێژە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بوون تا بەرنامێکی دیکە لە شاد و خۆشیدا بمێنین.